ئەو دەستانەی شانە دەکەن داعش تۆقینەرن. شانەکردنی قژی ئەگەرچی سیمای ژنانە نیشان دەدات، بەڵام ئەوەش نە پێشمەرگەیە کە لەو دیو سنووری دابڕێنراوی کوردستان شانبەشانی هاوسەرەکەی دەجەنگێت. لە سەرەتای هەر شەڕێک لە بەرەبەیانی زوو هاوشانی پیاوەکەی ئامادەکاری دەکەن و هەنگاو دەنێن بۆ هێڵی پێشەوەی بەرەنگاربوونەوەی گەورەترین دوژمنی سەرسەختی جیهانی کە ناسراون بە چەکدارانی داعش. سەربازی و نەمجارە چیرۆکی پێشمەرگەیەکی ڕۆژهەڵات دەجێڕێتەوە کە چۆن شیرینی خاک وای کردووە هەموو ژیان و جەستەی لە پێناو دایکی ڕاستەقینەی ببەخشێت. پیرۆزی و شیرینی و مەزنی نیشتیمان شیرینی ڕۆح و ژیانی بیر بردۆتەوە. خێزانێک دەستبەرداری ژیان و بنەماڵەکەیان دەبن و لە ڕۆژهەڵاتەوە ڕوودەکەنە باشووری کوردستان. ئەم خێزانە دوای گەیشتنیان بە کوردستان لە باشووری ڕۆژاوای شاری کەرکووک هاوشانی پێشمەرگە سەنگەر دەگرن. ئەوەی ئەم خێزانەی ناچار کرد بێنە کوردستان هەڕەشە و مەترسی و دەزرێژی ئەم ڕێکخراوە تیرۆریستیە بۆ بەرگری لە خاک و وڵات هەنگاو بنێن. ئەم شوێنە بە فیشەکی شەرەف لە پاراستن و بەرگری لە وڵات خاکەکەی داپۆشتاوە. لێرە چیرۆکی هەڵۆی خۆبەخش وەک پێشمەرگەیەک دەست پێ دەکات. ئەو لە سەرەتاوە خۆی گەیاندە هێڵەکانی پێشەوەی جەنگ لە میحوەری باشووری ڕۆژاوای شاری کەرکووک لە کاتی گەیشتنی هەر هەواڵێک سەبارەت بە ڕوبەڕووبوونەوە و پێشگرتن لە دەستدرێژی ئەم ڕێکخراوە خۆی و خێزانەکەی دەست دەکەن بە ئامادەکاری و پڕچەکردنی خۆیان تا بەرە و گۆڕەپانی جەنگ هەنگاو بنێن. دوای کۆبوونەوە ڕێنمایی پێویست دەدرێت بە هێزەکە. لێرە ژنان و پیاوان وەک یەک جەستە لە جەنگدان بۆ بەرگری لە پیرۆزیەکانی خاک لە سەنگەردان. هەر کەس هێزی خۆی خۆڵی خۆی بە باشترین شێوە هێرش بەرەو پێش دەبێت. ئەم پلەی یەکەم ئیسلامەتی خۆتان بە دواتر تێکشکاندنی تەواوی هەر بەشی بستان کەوتوو بن. بەرپرسی هێندەسەی پارتی ئازادی کوردستانم. ئەرکەکەم پاکردنەوەی TNTە لە بەردەم پێشمەرگە. پێش ئەوەی کە ئەرکێکم پێ بسپێردرێ وەکو ئەرکێکی تایبەتی حیزبی، من نامەوێ TNT لەبەر پێی هیچ پێشمەرگا بتەقێتەوە. نامەوێ ئەوە ڕووبدات. هەم TNT بچەڵەکەمەوە و هەم وەکو شەڕکەرێکی شەڕ دەکەم. هەر لە سەرەتای منداڵیەوە ئاوات و ئاوەرەزوم ئەوە بوو کە ڕۆژێک بمە پێشمەرگە. چەکی پێشمەرەتی لە شان کەم، لەسەر شاخێک دانیشم، چاو لە پێشمەرەکان کەم کە دێن و دەچن و کاری ڕۆژانەی خۆیان تێپەڕێنن و دوای ئەوە خوددا گیانم کێشێ. ئەمە ئاوات و ئارەزوم بۆ کەنجێکی ڕۆژهەڵاتی کوردستان پێشێ بمە پێشمەرگە. وا بوو ساڵی 2003 بڕیارمدا بمە پێشمەرگە و ئەو کات هاتمە ڕێزەکانی پارتی ئازادی کوردستانەوە. دوای هاتنی داعش بۆ خاکی کوردستان و کەوتنە مەترسیەوە، کاتێک کە سنوورەکانی کوردستان و باشووری کوردستان کەوتە مەترسیەوە، ئێمە بڕیارماندا بینە ئەم شەڕەوە.
ئەم شەڕە بەرەبەرە دەوری گرت و ئێمە ناومان ناوە شاجەنگی کورد لە ڕۆژهەڵاتی ناوڕاست. بە باوەڕی ئێمە لەم جەنگەدا چارونوسی کوردێک لای دەکرێتەوە و پێمان وایە و چاوەڕوانی ئەوەین کە کورد بتوانێت بەشێ لە کوردستان بتوانێت دەوڵەتێکی کوردی سربەخۆ دابنێت. نیگای ئەم چاوانە و هێز و بازووی ئەم شێرە کوڕوکچانە لە چاوەڕوانیدان بۆ پاکردنەوەی خاک لە دەستە ڕەشەکان. هەڵەوەی خۆبەخش وەک قەڵغانی بەرگری و پارێزەری ئەم هێزەوە سف دەکرێت. ئەم پیاوە مەزنا هەموو جەستە و گیانی بەخشی بە وڵات. ئەو جگەلەوەی ناسراوە بە دژە بۆم هاوکات شەڕکەرێکی بەتواناشە. سەرەتای هەموو شەڕێک هەڵۆی خۆبەخش خۆی و هاوکارانی دەست دەکەن بە پوچەڵکردنەوەی بۆمبەکان بۆ ئەوەی پێشمەرگە بپارێزن لە زیانی ئەم دوژمنە. وەک بنەماڵەوەکو خۆم و خێزانم کە لە شەڕدا بەژای دەکەین ئەرکەکەمان جیاوازە. ئێمە یەک لە سێ هێزەکەمان ئافرەتە ژنە. ئەو ژنانە ئەرک و بەپێی توانا و وینی خۆیان کاری خۆیان شوێنی خۆیان بۆ دیایی دەکرێت. بەڵام وەک من چۆن کارەکەی من جیاوازە لەگەڵ ئەرکی خێزانم کاری من پوچەڵکردنەوەی TNTە. پێشی هێزەکە دەکەوم هەر شوێنێک لە فەرماندەی هێزەکەەوە بۆم دیاری کرا من ئەو شوێنە پاک دەکەمەوە و هێزەکان بە دوای من دادێن بۆ گرتنی شوێنەکان کە من وەکو هەڵۆ لەم شەڕاندا هەم بوو کێشەم نەبوو لەگەڵی بوونی خێزانم و لەگەڵ خۆم. هەردووکمان یەک فکرمان هەیە، هەردووکمان باوەڕمان بەوەیە کە دەبێت ڕۆژێک وڵاتێک بنیاد بنین ئەگەر بتوانین تەنها یەک خشتێک بخین بۆ دیوارێکی ئەم وڵاتە خشتێک دابنە سەر خشتێک بۆی کە بتوانین وڵاتێکمان هەبێ بۆ منداڵەکانمان بۆ نەتەوەکەمان. بۆیە زۆر بە ئاسانی هەردووکمان ئەو ئەرکی خۆی من ئەرکی خۆم لە شوێنی خۆم بۆم دیایی دەکرێت جێبەجێ دەکەم ئەوەی شەروە. هەڵۆ بەردەوامە لە داماڵینی ئەم چەکە شاراوە. لە کاتی ئەنجامدانی ئەم کارە تیمێک پاسەوانی هەڵۆ دەکەن لەبەر ڕوبەڕووبوونەوەی لە ناکاو یان دروستبوونی هەر مەترسیەک. ئیدی ڕوبەڕووبوونەوەکان دەست پێ دەکەن. لەم گوندە چەکدارانی داعش دزە دەکەن و ئاڵای خۆیان هەڵدەکەن، بەڵام لەلایەنەم هێزەش کەس بەم پیلانە دێت. ڕوبەڕووبوونەوەکان بەردەوامن. لەم شەڕانەیە کە لەگەڵ داعشمان بووە من تا ئێستا 6 جار بریندار بووم. یەک جاریان لە گوبەیبە پێش ئەوەی کە هێرش بکرێت بۆ ئەو گوندە ئێمە کاری پوچەڵکردنەوەمان دەکرد پوچەڵکردنەوەی تینی ڕێگامان پاک کرد و دەستم پێش ئەوەی کە دەستم بریندار بوو دەستی چەپم. پاشان دوای هەفتەیەک پاش ئەوە دیسان لە شەڕەکەدا کە چوینە گوندەکە و گوندەکەمان کرد دوای 4 ڕۆژ پوچەڵکردنەوە و پاکردنەوەی ماڵەکان و پاکردنەوەی 600 ماڵ من دەستی چەپمدانە ئەو دەستم شەهید بوو. دوای 18 ڕۆژ کە دەستیشم خەرتا لەگەڵ ئەوە 33% دەستم سووتا. پاشان کە برامە نەخۆشخانە بەخۆشیەوە مام، بەڵام دوای 18 ڕۆژ گەڕامەوە شەڕ، دوای 18 ڕۆژ گەڕامەوە درێژمدا بە کارەکانم لە جەبهە. پاشان سەرم بریندار بوو بە هاوەن، زایەترە هەل ئەو شەڕەدا سەرم بریندار بوو بە TNT. لەم شەڕێ دواییدا کە لە باشی کرا من 2 جار بریندار بووم، هەردوو جارەکەی TNT پیاتەقیەوە. بەخۆشیەوە 6 جار میداڵیای شانازیم پێدراوە، میداڵیای شانازی میلەتەکەی خۆم پێدراوە کە کەسێک بووم توانیومە 6 جار لە پێناو خاکەمدا خوێنم لەبەر بڕوە
بەڵام چۆک دانەدەم بەرامبەر ئەو دژمنەی کە ئێوێ خاک و نەتەوەکەم داگیر کات ئەوە شانازەیەکە بۆ خۆم بۆ بنەماڵەکەم بۆ ئەو قوتابخانەش کە منی پەروەردە کردووە. ئەم هێزە شانبەشانی لەشکری کوردستان لەسەر جەمیحوەرەکان دەجەنگن. ئەو ماڵی ئێوێ هەیە کاوێ نەماڵی ماڵە پێرمەگە بە وشە یعنی کەسێک کە پێش مەرگ کەوتووە بەڵام لای من پێرمەرگە قارەمانێکە مەرج نییە و قارەمانێکەتی بێ پارتی بێ حیزبێک بێ یا لایەنێ ئەوە ناک کوڕە کوردێکە هەڵدەستێ لە پێناو پاراستنی وڵاتەکەی بەبی هیچ دەرخواستێک بەبی هیچ چاوەڕوانی لە کەسێک وڵاتەکەی خۆی پارێزی بە هەموو سەختیەکانیەوە بە هەموو بێکەسی و بە هەموو مشقەتەکانی پێشمەرگایەتیەوە وڵاتە پارێزی. من پێشمەرگەم لا ئەوە لا پیرۆزە و پێشمەرگەشم لا ئەو کەسەیە کە بتوانێت نەک لەبەر میداڵیا من کە دەڵێم مداڵیای شانازی نەتەوەکەی خۆم نەک مداڵیای لایەنێک حیزبێک یا نەتەوەیە گردوەکان من مداڵیای شانازی نەتەوەی خۆم بەسەرشانە کە خەڵکێکەیە لە وڵاتی من کە من دەبینە دڵخۆشە دەڵێ ئەوە پاڵەوانی وڵاتەکەی خۆمە. ئەم هەموو برینە قوڵەی جەستەی هەڵۆی خۆبەخش وای نەکردووە دەستبەرداری ئەم قارەمانیەتی وازایەتێ بێت بەڵکو بە ئیرادەیەکی بەهێز ڕوبەڕووی هەموو ئاستەنگ و زەحمەتیەکان دەبێتەوە. وەکو هەڵۆڕەمشتی باوەڕ بکە لەو دەقەی کە تەقیەوە تا ئێستاشی لەگەڵا بێ بۆ هەموو کەم و کەسێک کە بە یەک دەستەوە هەمە لە ژیانمدا لە کارەکەمدا لە حتا ناخواردنە کێشەم هەیە بەڵام گەورەترین شانازی هەموو ژیانمە گەورەترین شانازی کە بۆ خۆم تۆمار کردووە لە ژیانمە ئەو بووە توانیمە بەشێ لە جەستەم لە پێناوی میلەتەکەی خۆمادا بنێم. ئەو کارە من ئوسوولێکی تردایە یاساییتە دەڵێ هەڵەکردن یەک جارە یعنی هەڵەکردن نییە یەک جار کردت تەواو یەک جار هەڵات کردەوە TNT ئەمەە ئەو نەبەهێزە کەمترین ڕێژەی دەتوانێت گەورەترین کارەسا دروستکە بۆیە TNT مەترسیدارترین چەکێکە کە لەم شەڕەدا بڕوبڕی من بووەتەوە. کاکەڵۆ ڕەمەشتی یەکی لە پێشمەرگەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە کە لێرە لە پاچێکی دیکەی کوردستانی لێرەوە خەریکی خەبات و قوربانیدانە لەگەڵ تەنانە خێزانەکەشی لەگەڵایە چەند جارێک وەکو خۆم لەگەڵی بوومە بریندار بووە لە شەڕەکانە بریندار بووە لەگەڵی بوومە یانێ ئەو ڕۆحیە کە کاکەڵۆ هەیبووە پێمانە بیانێ لە هەموو کەسێک نەمبینیوە. کاکەڵۆ هەروەک هەڵۆیەک لە هەموو شەڕێکە لە پێش ئێمەوە بووە و بۆ بەستوونی ئێمە وە 6 جار بریندار بووە بەڵام دەستی لە کاری خۆی نەکێشاوە و ئەوە علاقەی بە ئاو خاکی خۆی بووە کە بازدەم ئەم ڕێگەیە ئەدامەداوە و واقعاً بۆ ئێمە شانازیە. من بەداخەوە وشەکەم دێنم بۆ ناساندنی کاکەڵۆ ڕەمشتی زیرەک قارەمان چاونەترس ئەوانە وشەهایەکی زۆر چکولەن لە بەرابری ئەو گەورە پیاوەدا فقط دەتوانم بڵێم نمونە یەک ئینسانی واقعی. پێم خۆشە کاکەڵۆش بزانێت تەواوی ئەو تەرکشانەی کە لەشی ئەوی بریندار کردووە جەرگ و دڵی ئەمەشی بریندار کرد.
کاک هەڵۆ پیاوێکی زۆر دڵسۆز و بەهێز و ئازاز و لە شەڕەکانە کاتێکە لە شەڕ بووینەوە کاک هەڵۆ بریندار بووە نەک هەر ئەوەی کە لە شەڕەکان نەکشاوەوە بەڵکو ورێکی بەرزی بە پێشمەرگەکانی دیکە داوە. کاک هەڵۆ زیاتر لە 12 ساڵە دەیناسم 12 ساڵە هاوسەنگەرین پێکەوە لە پارتی ئازادی کوردستان لە ماوەی شەڕی داعشدا زیاتر لە 6 جار بریندار بووە. پێشتر کاری هەر هەمان شتمان زیاتر کردووە. بەڵام لە ماوەی ئەو دەستپێکردنی شەڕی داعشە کاک هەڵۆ 6 جار بریندار بووە. جارێکی بوو بە لە شەڕی گوبەیبەدا دەستێکی پەڕی. دوای 23 ڕۆژ گەڕاوە جبهەکەی دوای 18 ڕۆژ هەستاوە هاتەوە ماڵە 23 ڕۆژی نەکێشا گەڕاوە جبهە. من تەوسیفی من بۆ کاک هەڵۆ وەسفی من بۆ کاک هەڵۆەوەیە. کاک هەڵۆ کەسەیە کە هیچ وەختە لە مردن نەترساوە و بۆ منێک کە 12 ساڵە هاوڕێ و هاوسەنگەریم کاک هەڵۆ کوڕێکە شانازی یەکەم هاوسەنگەرمە. داعش لەم ڕێگایە تێنتی داناوە 10 کیلۆیە 10 کیلۆ زۆرتەویە داوای لێکردن گیان ببێن فریەمان کۆچون هەموو کەس بچڵ نابێتەوە وایەکی باریکی هەیە زۆر خەڵکێکی شارەزای دەبێت کە ئەوە پەیدا بکەوە ببینێتەوە دیارە باش ببینێت. ئەم پاڵەوانە بە یەک دەست دوژمن دەتۆقێنێ تاوەکو ئێستا سەدان تۆن بۆمبی پوچەڵ کردوتەوە. ڕەنگە وشە و کەلیمات نەبێ کە وەسفی قارەمانێتی کاک هەڵۆ بکات. قارەمانێکی بێوێنەیە، جەنگاوەرێکی ئازایە، پیاوێکی بەغیرەتە، پیاوێکی ڕند و مەردە، هەتا ئێستا چەندین جار بریندار بووە، بەڵام دەستی هەڵنەگرتووە و پێشڕەوی ئۆپەراسیۆنەکانی ئێمەیە. بۆیە یەک کەلیمەدا دەڵێم ئەو خاکە دەبێت شانازی بکات کوڕی وەکو هەڵۆی سەردەژی. باتریش تدایە ئەوەی بەستێ تۆ لەگەڵ کردەوە
ئەوە لا شتیدایم درگای دەدەنە لەگەڵ بس جا بۆیە درگاشتە مەکەنەوە هیچی ئەو احتمالتیدا دەنگتیدا خۆی ناخۆشترین شت لە کای تینتیدا یەک تەقینەوەکەی بە خۆتدا دوو لە دەستدانی هاوڕەکانتە بەوەنەی کارەکەی تۆ ناخۆشترین شت ئەوەیە من بڵێم فڵان شوێنم پاکوورەوە لە ناکاو تینتێک لەو شوێنە بتەقێتەوە ئەگەر زیانیشی نەبێ مەترسیدارترین شتێکە لە ژیان و ناخۆشترین شتێکە بووم ڕوودەدا سەختیەکانی من ئەوەیە من لە ناو شەڕدا لەژێر تەقەی دۆشکە و هاوەن و دۆشکەی دوژمن و فیشەک و قەناس و لێدانی فڕۆکە و دەنگی فڕۆکە و ئەمانە من پوشەڵ دەکەمەوە لەو کاتاندا زۆر زۆر سەختە یعنی زۆر جار ئینسان بچووکترین شت دەکرێت لە ناو بچێت. لە گەڕان و پشکنینی شوێنەکاندا تیمەکەی من یەکەم تیم دەبێت کە پێش دەکەی بۆ پاکردنەوەی شوێنەکان بۆ پاکردنەوەی ماڵەکان بۆ پاکردنەوەی نەک هەرتی ئینتی بۆ دیچنەوەی تەنانەت داعشەکان چۆن ئێمە کارمان تینتیە دەوانەیە بریندارێک خۆم بریندارم گرتووە یەکێ لە شەڕی باشیەکدا بریندارێکمان گرت کە من خۆم گرتم چوومە سەری و داوای هاوکاری لێکردم بەس ترسی ئەوم هەبوو کە تینتی پێ بێ زۆربیان شتێنیان پێوەیە من عەربیەکەم باژنێ داوام لێکەوتم وەرە دەرێ لە ماڵەکە زۆر بریندار بوو دیارە ڕاستی بریندار نەبوو ترسا بوو فقط شڵەژا بوو ماندوو ببوو خۆی حەشاردا بوو بەڵام کە چوومە سەری گرتم هێنامە دەرێ و داوای هاوکاری کەوتم بەسەر چاوکاری دەکەین بەڵام تۆش نابێت دەست بۆ تینتی بەری دەست بۆ چەک بەری بۆ هەر شتێ فقط وەرە دەرێ هاتە دەرێ تەسلیمی لایەنی پەیوەندیدارمان کرد دیوانیەکەم کە هەمیشە لەو کاری سەرکەوتوو بێ و بەردەوام بێ چونکە ئەوە کارێک نییە کە پێ بڵێن یامەی کە یان خراپە ئەوە بۆ ئەوەیە کە هیچ پێشمەرگەیەک شەهید نەبێ و کارەکەی ڕاستە قورسە بەڵام ئەو دەستەی کە دایناوە لە پێناو شتێکی کەما داینەناوە لە پێناو خاکی کوردستانە دایناوە دیارە لە مێژووی هەر ملەتێکە کۆمەڵێکی خەڵک قارەمان پەیدا بن کەوا ناوێنێتێتە مێژووی ئەو ملەتەوە و بە قەڵەمێکی زیێڕین ئەنووسێ لێیان کە ژیانی خۆیان پێشکەش کردووە بە میلەتەکەیان و بوونەتە قوربانی لە پێناو ئازادی میلەتەکەیان کاکەڵەوە یەکێکە لەوانەی کەوا ناوی خۆی تۆمار کرد کەوا کەسێکی بەتوانە کەسێکی قارەمان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هات بۆ بەرگری لە خاچی کوردستان لە باشوور و بەتایبەتی لە منطقەی کەرکووک بەڕاستی کە خەڵۆیەکی حەقیقی کوردستانە لە ئاسمانی کوردستان لە مێژووی کوردستان ناوی خۆی تۆمار کرد چونکە وێنەیەکی پێشکەش کرد بە گەلی کوردستان و بە جیهان من خۆم نەمبینیەوە و نەمخوێنەوەتەوە لە جیهان وێنەی بوو بێت ئەویش
گەنجێکی وە لە کوردستانی باشوور کە خۆی لە ڕۆژهەڵاتەوە هاتووە دەستێکی شەهید بوو دوای 18 ڕۆژ هاتەوە لە سەنگەرەکانی مەردایەتی دەستی بەکار کرد و توانی لەوێنە لغم هەڵگرێتەوە لەگەڵەوەی ڕێگەی بۆ کراوە بوو بڕوا بۆ ئەوروپا بۆ شوێنی تر بۆ عیلاج بەڵام خۆی نەچوو وتی من دێمەوە لای خوشک و براکانم لە سەنگەرەکان خزمەتی خاکی کوردستانەکەم بەرامبەر بە تیرۆریستان بۆیە لای ئێمە زۆر بەرزە و هیچ وەختێک لە بیری ناکەین لە هەموو مناسبەیەکیش ناوی بە پاکی و دروستی وەرزێنی ئەمە دیاری بەرنامەی سەربازی ون لە کەناڵی 24 بۆ پێشمەرگی قارەمان کاکەڵۆ کەچی لای ئێمە پێشمەرگەی ون نەماوە چونکە کاکەڵۆ ون نابێتن لە کوردستان و لە دنیا و لە هەموو شوێنێک بە درێژایی مێژووی گەلی کوردستان سەربەر زەمێنەوە کاڵۆکان لە ئاسمانی کوردایەتی ئەگەشێتەوە پیرۆز بێ کاکەڵۆ سپاسیش بۆ کەناڵی 24 کە ئەم بەرنامەی ڕێک خستووە دەستخۆشییان لێکەن ئومێدەوارین نمونەیان زۆر بێ لە کوردستان